بەداخەوە هەر لەگەڵ پێکهێنانی هەرێمی کوردستان و دوای ڕاپەڕینی خەڵکی گەلی کوردستان ئەم دەوڵەتە زلهێزانە بۆ دانانی پێگەی خۆیان هاتن ئەم حیزبانەیان کردە خۆیان و بەکاریان هێنان لە ململانی سیاسی ناوخۆیەکانە. بینیمان ئێستا تورکیا پارتی بەکارهێنا پارتی بەکارهێنا و پاراستی لەبەرەوەی مەرامە سیاسەکانی خۆی لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکە و هەروەها بەکاریان بێنێت دژی بەشەکانی تری کوردستان بۆ نمونە باکووری کوردستان دژی هێزەکانی پەکەکە بەکاریان بێنێت. بەداخەوە ئێستاش ئەبینین تورکیا بەو جەبەڕوتەی خۆیەوە کە تێت دەداخولی هەرێمی کوردستانەکە بۆ لێدام لە بنکە و بارەکەەکانی پەکەکە پارتی بێدەنگە. لەمە بێدەنگی لە چی لەوەیە کە ڕۆژایەک وەکو بڵێ باجێکی ینی پاداشتێکی یاوە بە پارتی ئیسا ئەبێ پارتی بێدەنگ بێت لەم مەسەلەیە. یعنی ئەمە ئەوەیە هەر لە ڕیشەیەکی مێژووی هەیە بەداخەوە کەم حیزبانەوە بێدەنگن لەم مەسەلەیە. وڵی بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئاستێکی لاوازی بێدەنگیان بەڕاستی ینی تەواو بێدەنگن. ئەبواە ئێستا شەقام هەرچەند بەهۆی ئەم نەخۆشیەوە خەڵک تۆزێ ینی ئەوەی لا دروست بوو لە کۆبوونەوە و کۆڕووکۆبوونەوە تۆزێ خۆیە پارێزێ بەڵام ئەبواە هیچ نەبێ دەنگدانەوەی کێوەنە گەورە هەبواە هیچ نەبواە لە ینی ئیسێکی مەم حیزانە کردە ڕای وەستاندنایە لەم چۆرە کردەوانە. بۆیە ئەوانش بەدەنگ باتنێ بەڵام بەداخەوە بەڕاستی ینی خەڵک بە جۆرێ بە ئومێد کراوە بە جۆرێک یەکێتی و پارتی تەسیریان لەسەر خەڵکی کوردستان و بە تایبەتی ئەو حیزبانش داناوە. ئەو حیزبانەی سا بێدەنگیان بە جۆرێک لە جۆرێک ئەڕاتەوە بۆ ئەوەی کە ئەم حیزبانش وەلایان بۆلای ئەم حیزبانەی تر هەیە ئەم حیزبە دەسەڵاتدارانەی تر هەیە ئەمەش ئەو کاری بێدەنگی ئەو حیزبانەی گەل ئەبێ بێدەنگ نەبێت ئەبێت ئەگە هەرچی بێ لە شەقامیش قسە نەکات لە تۆڕە کۆمەڵایەتەکان و نەتیڤەکان و ڕای خۆی بڵێت بێدەنگ نەبێت لەمە چونکە ئەوەی کە ئەبێتە قوربانی لە مەسەلە پێش هەموو کەس گەلە. ئێستا ئێمە هاتوونە لێرە هەڵوێز دەنوێنین و بۆنەی حیزب و هیچ ئیدیایەکی حیزبیمان لێ نیە بەس ئەوەیە خەمخۆریمانە بۆ گەل بۆ ئەو خەڵکی کە لە لادێنشینە بۆ نم لەو سنوورانە کە تۆپ و تایارە قەسفیان دەکات و لیان دەکوژێ و مەڕووماڵاتیان تیاچێ ئەبێ ئێمە لەسەر ئەمە بەدەنگ بێ. ئێمە بەڵێ حیزبەکان نابێ بڕێنێژێت تەسیری قسەی حیزبەکان ئەبێ هیچ نەبێ لەسەر گەلەکەی خۆمان بەدەنگ بێ. داگیرکەرانی کوردستان تەنها ئەمڕۆ نییە ئەوان ساڵانێکە بە چەندین جۆر ئەو داگیرکاریانە ئەنجام دەدەن. ئەوان هەر سەد ساڵ جارێ پلانگێڕی ئەوان هەیە با بڵێن پلانی ئەوان هەیە کە پێداچوونەوەی بۆ بکەن. لە 1920 کە پەیماننامەی لۆزان مۆر کراوە دەبینی کە کوردستان پارچە کراوە. یعنی لەویا کە بەشی تورکیا نەدراوە ئەو هەتا ئێستاش بە شوێنی ئەوە ئەڕاتەوە جارێکی تر ئەو بەشەی خۆی چۆن بچڕێ. و تورکیا دەوڵەتێکی داگیرکارە یعنی هەندێک کەس دەڵێ پەکەکە لە قەندی لە بۆ یەکانە تورکایەت بەڵام خۆ پەکەکە لە لیبیا نییە خۆ پەکەکە لە ڕۆژئاوا نەبوو. یعنی ئەو لە هەر جێگایەک بیاوێت دەسەڵاتی هەبێ کەسێکی وەک سەدامە. یعنی سەدام حسین چۆن ئەویش لە هەر جێگایەک پەلاماریدا پەلاماری کۆیتێدا پەلاماری ئێرانیدا ئەویش بە هەمان شێوە. هیچێک لە بڕگەکانی دەستوری تورکیا ئەوەیە کاڵێ چی ئەڵێ هەموو جیهان تورکە یعنی ئەوان لە هەر دقەیەکا بۆیان بکرێت لە هەر ساتێک ئانوستاتێکا بۆیان بلوێ تمۆحی داگیرکردنی هەموو جیهانیان هەیە. بۆیە کوردیش لە ئێستاە لە ئەم 2021ەوە ئەم هێرشە ئەکەوێت هەتاوەکو 2023 چونکە 1923 جارێکی تر پەیماننامەی ئەنقەرە هەیە. لە پەیماننامەی ئەنقەراڵێ هەر کاتێک کە ناکۆچی کەوتە نێوان ویلایەتی مووسڵ کە هەموو باشووری کوردستانەکە ئەوە پێویستە ئەو ویلایەتە بگەڕێتەوە سەر تورکیا و دروستکردنی داعش جارێکی تر سەرەکەی دەستی تورکیایە بۆچی لەبەرەوەی ئەو ئاژاوەیە ئەو ناکۆچیە دروست بکات و ناچارکردنی ئەو ویلایەتە و گەڕانەوە بۆ ئەو بڕگە و پەیماننامەیە کە ئەبێ مووسڵ بگەڕێتەوە سەر تورکیا. بۆیە ئێستا لە ئەم چوارچێوەیە بەڵام زۆر بەداخەوە سەرەکەی حیزبەکانی ئێمە یەکگرتوونین لە ئاستیا حیزبەکانی ئێمە هەندێک دەبن بەلایەنگری هەندێک دەبن بە دۆستی و هەندێکیش بێدەنگن و هەندێک وا هەستەکەن کە شەڕی ناوخۆیە ئەمە ئەگەر دروست ببێ بێگومان ئەمەش نابێت یعنی تەنها یەک ریزی ئەتوانێت یەک دەنگی ئەتوانێت و پێویستە گەل هەڵسێتە سەر پێ پێویستە میلەت خۆی بەرگری لە خۆی بکات پێویستە میلەت بەرگری لە ئەو خاکە بکات کە تایەژی. هەموو حیزبەکانی باشووریش بە دوو شێوە دروست بوون یان تورکیا هاوکاری کردووە یان ئێران هاوکاری کردووە چونکە ئەمە ذهنیەتێک بوو کە هەمیشە دەیانوێت بەبێ هاوکاری دەوڵەتێک تۆ ناتوانانی ببی سربەخۆ ببی بەڵام ئەو سربەخۆیە لەوەتی لە ماوەی 28 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانە تەنها بەرەو لە ناوبردننی بردووە سیرکە هەر لە خۆراکتەوە هەر لە ڕاگەاندنتەوە هەر لە ذهنیەتەوە یعنی تۆ هاتووە ذهنیەتی خەڵکی گۆڕیوە عەقڵی خەڵکی گۆڕیوە مناڵ بە ناوی تورکی ناو ئەنێت یعنی ئەمانە کێشەن
سیرەکەی کەناڵەکانی ئێمە شەو تابانی فیلمی تورکی و ئێرانی لێ ئەدات تۆ هەموو شتێکی نەتەوایەتی تۆ سڕیوەتەوە ئەمە داگیرکاریە